سەدان خۆپیشاندەر دەستگیر کراون لە وەتای لە هەفتەی ڕابردووەوە خۆپیشاندانەکان لە ئێران دەستیان پێکردووە. بەڕای من ئەوەی لە چەند ڕۆژی ڕابردوودا ڕوویان داوە لە ڕووکاردا وەک هەرەشەوە هایە، بەڵام پێویستە بیکەینە دەرفەتێک، پێویستە بزانین کێشەکە چییە. ناتوانین بڵین هەر کەسێک هاتە سەر شەقامەکان فەرمانی لە وڵاتێکی ترەوە وەرگرتووە کە لەوانەشە تیایدا هەبن. کێشەی خەڵک هەر تەنها پارە و نان و ئاو نییە، بەڵێ یەکێک لە کێشەکان ئابووریە، بەڵام یەکێکیش لە داواکان ڕەخساندنی ژینگەیەکی ئازادانەترە. سەرۆکی ئێران، ئەمریکا و ئیسرائیل و عەرەبستانی سوعودیەشی گونابار کردووە بەوەی هەندەری ئاژاوەن لە ئێراندا. دانەڵد ترامپ سەرۆکی ئەمریکا لە نوێترین تویتیدا لەسەر ڕۆژی ئێران جەخت دەکاتەوە لەوەی ئێستا کاتی گۆڕانکاریە لە ئێراندا. سەرۆکوەزیری ئیسرائیلیش دەڵێ ئەو جۆرە گونابارکردانە مایی پێکەنینن. ئێرانی ئازاکان ڕژەونەتە سەر شەقامەکان، هەوڵ بۆ ئازادی و دادوەری دەدەن، هەوڵ بۆ ئازادیە بنچینەیەکان دەدەن، ئەوەی دەیان ساڵە لێیان زەوت کراوە. ڕژێمی دڵڕەقی ئێران دەیان ملیارد دۆلاری خەرج کردووە بۆ بڵاوکردنەوەی ڕق و کینە. لەگەڵ داوای خۆپیشاندەران بۆ باشترکردنی باری ژیانیان وەلێ دەسەڵاتی دادوەری ئێران داوای سزای بەهێز دەکات دژی خۆپیشاندەران. کەسانی کە دەست میزنن ئەوانەی کاری تێکدرانە دەکەن و ئاژاوە دەگەڕن و پشەوی دەنێنەوە و مڵک و ماڵی گشتی و تایبەت دەستێنن، پێویستە بەتوندی سەر و سەودایان لەگەڵدا بکرێت. ڕای گشتی لە ئێران ناڕازیە لەو هەموو وەک دەڵێن نادادیەی لە وڵاتەکەیاندا هەیە و لەو بڕوایشدان هەر هەمووی کاری بە بەرنامەیە. من که الان دارم تو این جامعه کار میکنم من کار دەکەم، بەڵام لەم کۆمەڵگایەدا هەمیشە نیگەرانم لەوەی لەوانەیە سبەی دەربکرێم، ینی هەمیشە نیگەرانم لەبارەی ئیش و خێزان و پارێزراوی خێزانەکەمەوە و ئەمەش کێشەیەکی سەرەکیە. ڕاستی وڵاتەکەمان وەک زێڕە، هەرچیەکت بەبیردا دێت لە ئێراندا هەیە، بەڵام ئێمە هیچ سوودێکمان لەو هەموو شتەی لە وڵاتەکەماندا هەیە نەبینیوە. خەڵک لە ئێران خۆی بەبێ ڕێبەرایەتێکی دیاریکرا و ڕژاونەتە سەر شەقامەکان و داوای مافەکانیان دەکەن. شیکەرەوە ئەماژە بە شیانێکی زۆر دەکەن کە ڕێبەرایەتێکی نوێ بێتە ئاراوە. خۆپیشاندانەکان خۆڕسکانە بوون و پلە بە پلە پێویستی بە ڕێبەرایەتی و دەرکەوتنی ڕێبەرایەتی هەیە لەناو خۆپیشاندەراندا و ئەرکی ئۆپۆزیسیۆنەکانیش گەیاندنی دەنگی خۆپیشاندەرانە بە وڵاتانی دەرەوە تا هەڵوێستی دیاریکراویان هەبێت بەرامبەرگەری ئێران. هەروەها شیکەرەوە لەو بڕوایە دەهەن دەشێت ئەم خۆپیشاندانانەی ئێستا ببنە دەرفەتێک بۆ دروستبوونی ڕیفۆرمخوازی ڕاستەقینە لەناو پەرلەمانی ئێراندا. ریفۆرمستەکانی ئەمڕۆی ئێران تەنها بەناو ریفۆرم خوازن و هیچ شتێکیان بەو ئاراستەیەدا نەکردووە و هەر بۆیەشە ئەمڕۆ خەڵک لەسەر شەقامەکان دەبینی، خەڵک هەز دەکەن چەواشە کراون، نەک هەر تەنها لەلایەن ڕۆحانیەوە بەڵکو لەلایەن ئەوەی پێشی دەگوترێت بەرەی ریفۆرمەوە، ئەوە تا خەڵک پێیان دەڵێت بەس، ینی بەس. خۆپیشاندانەکانی ئێران وەک چاودێر دەڵێن بەرەنجامی لە پەراوێزنانی خەڵکی ئێران و فەرامۆشکردنی داواکانیانە، هەر بۆیەشە خەڵک دەنگی خۆیان هەڵبڕیوە و داوای مەرگ بۆ ڕابەری کۆماری ئیسلامی ئێران دەکەن.